ماوەی 5 ساڵە کۆمەڵگەی پزیشکی بەخشین لە پارێزگای هەڵەبجە کراوەتەوە. خزمەتێکی تەندروستی و پزیشکی بەرچاوی باوڵاتیانی سنوورەکە کردووە. لەم ڕێپۆرتاژە تایبەتەدا لەگەڵ ما بن ڕابۆچوونی بەڕێوەبەر و بەشێک لە کارمەندان و بەشێک لە هاوڵاتیان دەربارەی خزمەتەکانی بەخشین لە پارێزگای هەڵەبجە وەردەگرم. پێشەکی بە خێرهاتنی کەناڵەکەتانەکەین و پیرۆزبایی خۆمان لە سەرجەم کارمەند و پزیشک و خەڵکی پارێزگای هەڵەبجەکەین بە بۆنەی ساڵیادی کردنەوەی کۆمەڵگەی پزیشکی بەخشینی هەڵەبجەی شەهید. بەڕاستی ئەم کۆمەڵگەیە توانیوێتی ببێتە پردێک لە بینی با بڵێین نەخۆش و پزیشک و لەگەڵ کارمەند و توانیوێتی ببێتە جێگەی متمانەی هەموو هاوڵاتیانی کە سەردانیەکان. ئێمە خۆمان وەکو پزیشک بەو پەڕی تواناوە توانیومانەکە لە خزمەتی ئەو خەڵکە بین و ئەوەی کە پێویست بێ و بکرێ و لە بەردەسا بێ بتوانین پێشکەشیان بکەین بە کەمترین تێچوو و بە زووترین کات و بە کوالیتێکی باش. و تا ئێستا ئێمە توانیمانە ئەو متمانەیە بپارێزین و هەرچی گلەی و گازندەیەکی خەڵکیش هەیە ئێمە ئیخێنە سەر و سەرچاو پێمان خۆشە بەڕخنەکانیان گەورەمانکەن و چ تێبینیکیان هەیەەوە چ بەشی ئیدارە و بەڕێوەبردن لێرە بۆ پەڕی دڵفراوانیەوە لە ئەستۆیەگرن و ئێمەش وەکو دکتۆر هەرچیەکە بێ ئێمە ئەیان خێنە سەر و سەرچاوان. سەرەتا سوپاسانەکەم بەڕاستی من خۆم ئیسفادەم لێ کردوون تەریدانم داناوە خزمەتەکانیان زۆر لە بەرچاوە هیوای سەرکەوتنیان بۆ خوازم و لەگەڵ چینی فەقیر و کەم دەرامەتی زۆر بە باشی گونجاون و هیوای سەرکەوتنیان بۆ خوازم. ئەگەر پێشنیارە ڕخنەیەکە دەبێت بۆ بەخشین بۆی کە لە ساڵانی داهاتوای شوکارەکانیان بە باشتر بەڕێوەبەرنیان زیاد بکەن. وەڵایی ئەوەی من تێبینیم کرد بێ شتێکی باشە شتەکانیان زۆرتر سیستەمە فەحسەکانیان پێشنیارێکی وام نیوە سەرکەوتنیان بۆ خوازم. توانم بڵێم بەخشین وەرچەرخانێکی گەورەی لە بواری خزمەتگوزاری تەندروستی لە شاری هەڵەبجە خۆڵقان لە یەکەم ڕۆژی دروست بوونیەوە چونکە بە حەقەت لێرە زۆر خزمەتگوزاری تەندروستی هەبوو کە پێش دروستبوونی بەخشین خەڵکی هەڵەبجە لێ بێ بەش بوون. ئەتوانم بڵێم ئەو خزمەتگوزاریە تەندروستیانە ئێستا لە دوای بەخشینەوە لە بواری ئەنجامدانی پشکنینی تاقیگەی و دەرمانی کوالێتی بەرز و بەشەکانی بەشی ددان بە جوانکاری و سەررجەم ئیشەکانی تریەوە بەشی پێست و لەیزەر و ئەمانە وەرچەرخانێکی گەورە بوون کە پێشتر خەڵک و هاوڵاتی هەڵەبجە پارێزگای هەڵەبجە و دەوروبەری بۆ دەستکەوتنی ئەم خزمەتگوزاریانە یان لێ بێ بەش بۆ یان بۆ ئەوەی کە سوودی لێ بینە سەردانی پارێزگای هەڵەبجەی کرد. جا لەبەرەوە من وەکو عرزم کردن یعنی ئەو وەرچەرخانێکی زۆر گەورە بوو لەو بوارە توانم بیژڵم دەعم و پاڵپشتێکی باشی کەرتی تەندروستی هەڵەبجە بوو کە توانیمان بەیەکەوە کە خەڵکێکی زۆر لەسەر دەستی بەخشین مستەفید و ئیسفادە بکە. بەدەر لەوەش یعنی ئەتوانم بڵێم بەخشین ئەگەر وەکو لایەنە مادیەکەش سەیرێکی بکەین ئەتوانم بڵێم هەلێکی باشی
بۆ دەرچوانی دانەمەزرا و ڕەخسان کە ئێستا ئێمە خاوەنی بە نزیکەی 100 کارمەندین کە لە بواری کەندی تەندروستیا لێرە ئیشەکەن و لە کەرتی حکومیات تعین نەبوو نەتوان بڵێ من ئەوەش یعنی جێگەی شانازیە و فەخرێکی گەورەیە بۆ ئێمە کە توانیمانە هەلی کار بۆ ئەو ژمارە هاوڵاتی و کارمەندە بەڕێزە بڕەخسێنین. دەربارەی پێشکەوتنەکانی بەخشین لە ماوەی ساڵانی ئایندەدا لە کۆمەڵگەی پزیشکی بەخشینەوە بۆ ئەوی کە بکرێت بە نەخۆشخانەیەکی گەورە هەموو پسپۆڕیا جیاوازەکانی تێدا زیاتر کۆ بێتەوە لەگەڵ بەڕێوەبەری بەخشین کاک محیدین قسەکەم گفتوگۆەکەم چەند خولێکێک کاک محیدین ساڵیادی دامەزرانی بەخشینیشتان پیرۆز بێ کۆمەڵگەی پزیشکی بەخشین لە هەڵەبجە ئەتانەوێت بۆ داهاتوو چ بەرنامەیەکتانەیە ئەتانەوێت چۆن کۆمەڵگەکە بەرەو پێشبڕن زیاتر. سپاستانەکەم دەستان خۆش بێ بۆ ئەم دەرفەتە پیرۆزبایی لە خۆمان و لە خەڵکی و لە پزیشک و لە کارواندە بەڕێزەکانمانەکەین هیوای ساڵێکی پڕخزمەت و لە ساڵی داهاتووشە. ڕاستیەکەی ئێمە ئەم کۆمەڵگەی پزیشکی هەموو ئەو پرۆژە خزمەت گوزاریانە وکۆڵە بە تەدریجی دەست پێکا وردە وردە تا ئێستا کە ئێمە هێناوانە لەم 6 ساڵە ئەوەی کە ضرور بێ ئەوەی کە پێویست بێ ئێمە بۆ ئەم کۆمەڵگە پزیشکی و پارێزگای هەڵەبجە کردومانە عادەتەن ئەگەر تۆ بتێ خزمەتی زۆرتر بکەی ئەبێ هەنگاوێکی کە بچیتە پێشەوە ئەم هەنگاوش بکردنەوەی نەخۆشخانەیەک ئەبێ لە پارێزگای هەڵەبجە ئێمە دەستمان پێ کردووە و نیەتیشمان لێ هێناوە و هەنێ ئامادەکاری و هەنێ ئاسانکاری زۆریشمان بۆ کردووە چاوەڕێی هاوکاری دەستگای خێرخوازی بەخشینین چاوەڕێ هاوکاری خەڵکی دەوڵەمەند و ئەوانەی کە لە خوا پێداوەکان با بڵێن ئەوانەی کە بەردەوام دەستی هاوکاریان بۆ پرۆژەکانی بەخشین هەبوو لە ئێستاشا داواکارین کە هاوکارمان بە دەستبارمان بۆ ئێمە بتوانین ئەم پرۆژەیکردنەوەی نەخۆشخانە بخرێتە بواری جێبەجێکردنەوە ڕاستیەکەی بکردنەوەی نەخۆشخانەی بەخشین لە هەڵەبجە زۆرێک لەو گرفت و کێش و ئامێرانی کە ئێستا لە پارێزگەکانیە ئێمە ئەتوانین چارەسەریشان بکەین بە کوالەتی باشتر و بە نرخێکی زۆر هەرزانتر ئەو کاتە خەڵکی ئێمە ناتوانێت یان وەکو بڵین ڕووناکاتە دەرەوەی هەڵەبجە و ڕوو لە پارێزگەکانی کە بکە بۆ چارەسەر و یا بۆ هەر شتێکی کەش. زۆر باشە بەردەوام لە کۆمەڵگەی پزیشکی بەخشین ئەوترێت یاخود ئەگەر بۆمان ڕاست بکەنەوە زیاتر داشکاندن و ئۆڤەری جیاوازێ بۆ چین و توێژە جیاوازەکان خاوەن پێداویستە تایبەتەکان بێسەرپەرشتان بێنازان ئەوانە تا چەند دروستە لێرە لە کۆمەڵگەکەیەوەیە. بەڵێ ڕاستیەکەی دەستگای خێرخوازی بەخشین کۆمەڵگەی پزیشکی بەخشین کەیەکە لە پرۆژەکانی ئەوان ئێمە هەر بۆ خۆی سەرجەم ئەو خزمەت گوزاریانی کە پێشکەشیانەکەین هەمووی داشکێنراونیان بۆ نمونە پسوڵەی پزیشک لای ئێمە بە 3000 سۆنەر لە شوێنەکانی کە سعر ناڵە مەس بە 7000 ئەشع بە 7000 هەموو ئەم شتانە هەر خۆیان لە نیوایە یعنی سعرەکەی نیوەی بازاریشە بەڵام لەگەڵ ئەوەشە ئێمە بە شتێک زۆر سەربەرزین ئەو کاتانێک کە خەڵکێک دوای ئەو هەموو داشکاندانە کە ڕوومان لێ ئەنێ لە ڕووی مادیە هاوکاری کن دەستدانین بەڕوویەوە و لە لێشمان ڕائبینێ خاڵێکی کەشیان ئەمەیە کە ئێمە بۆ چین و توێژەکانی کەش داشکاندنمانەیە بە نمونە ئێمە چوو بینێتە هەر قوتابخانەیەکەوە ڕاستەخۆ لەگەڵ ئەو قوتابخانەیە بە ڕێژەی جیاواز داشکاندنمان بۆ قوتابخانەیە کردووە داشکاندنمان بۆ کەم ئەندامان هەیە داشکاندنمان بۆ بنەماڵی سەربەرزی شەهیدانی بەبێ جیاواز ینی ئەوەی کە لە دەستگای شەهیدانەوە بۆمان هاتبێ داشکاندنمان بۆ هەموو ئەو خەڵکانە هەیە کە خۆیان داوا ئەکەن یا خۆمان ئەچین سەردانیانەکەین ئەویش بەپێی ئیمکانیاتێک کە ئێمە لە دەسەڵات و توانامانە. کاک سەلوان سڵای خاڵ تۆش بەخێر بێنێ خۆ ڕۆژانە پێشوازی لە وڵاتیان و ئەو کەسانەکەن کە سەردانی کۆمەڵگەی پزیشکی بەخشینە ئێمە کۆرکی هەمیشەیمان هەر کاتێک کە نەخۆشخانەیە نەیەرە و سەردانەکەن بە شێوازێکی جوان پێشوازیان لێ دەکەین و چین بەدەمیانەوە ئەگەر پێویستیان بە هاوکاریش هەبوو کاتە بە شێوازێکی بەو شێوەی ئەم بتوانین هاوکاریان دەکەین.
وڵا پێشکی بەخاتە دەکەم وڵا سوپاس بخوای عیبیان نییە منێکی شخصی خۆم کاتومە تێدا خزمەت گوزارێکی زۆ باشم بۆکەن و دوایەوە وەکو دەرمان و وەکو عیلاج لە بازار زۆ باشترە چەند لە شێوازی مامەڵەکردنیان لە پێشوازیان لە کوالیتی دەرمانەکانیان لە پسپۆڕیەکانیان لەوەی کە هەموو پێداویستەکان لێرە دەسەکەوێت ڕازی وڵا سوپاس بخوای گەورە وەکو کوای دەرمان پێشەموشێ دەرمانیان زۆر لە بازار و لە سەرگانی ترەوە زۆ هەرزانە چون بە پێ ئەو فحسانێسا کردومە لە بازار لە بە 25,000 فحسەکەم ئەما لێ بە 16,000 فحسەکە بۆکەین یعنی چەندی فقط 25,000 لەگە 16,000 لە کاتێ قەیرانە ئینا علاقی یارمەتیمان زۆرە دەن منێک شخصی خۆم یارمەتیان زۆر داوام تر نازانم لامایە بنەوە لە خۆشێتر جیاوازی تیاوێ بەس من بۆ خۆم یارمەتیان زۆر داوام بەڵێ ئەمە وەکو باشی تاقیەکەمانێکی کە لە تاقیگە زۆر پێشکەوتەکانی پارێزگای هەڵەبجە زۆربەی ئامێرە پێویستەکان لەم تاقیگی ئێمە هەیە و بەردەستە ئەوە بە باشترین کوالیتی و بە بەرزترین کوالیتی ئێمە ئامادەین پشکین بۆ هەموو هاوڵاتیەکەین کە پێویستی بە پشکنین هەبێت ڕۆژانەیە بە دوو شفت لە خزمەتی هاوڵاتیانان شفتی ڕۆژمانە لەگەڵ شفتی شەوە هەتا وەکو نزیکی 12 شەو لە خزمەتی هاوڵاتیانان و ئەتوانی پشکنینەکانیان بۆ ئەنجام بدەین ئەوەی کە گرنگە لای ئێمە وردی ئیشەکانمانە ینی جاری وایە پێویستەکە پشکنینێک 2003 جار بۆی دووبارەکەینەوە کەسەکە هەتا وەکو نەتیجەیەکی مەزبوطمان دەستکەوێت ینی ئەتوانین بڵێن نەخۆش کێتە لا ئێمە ئەو کەسێک کە پێویستی بە فەحسە لای ئێمە دڵنیاترە سەرێکە هەمانە لە چاو کوالیتیەکەیە ینی ئێمە حوالی ئەومان کردووە کەمترین خێر بخێنە سەر فەحسەکان لەبەرەوەی هاوڵاتیش خۆمان زانی لەم کاتیا بە قەیرانێکی ئابووری ناخۆشا تێپەڕەبێ هەمووی خەڵکی کوردستان بەگشتی و هی سنوورەکەی ئێمەش بە تایبەتی هەر لەو لە زمانی ئەو خەڵکانی ئەو کۆمەڵە کەسانیایەکە و بژێوی داراییان مامناوەندەیانی مامناوەندن و خواریشن بۆ فەقیری ئێمە ڕەچای ئەومان کردووە لەبەرەوەی پشکنینەکانمان بە بەرزترین کوالیتی و خێرێکی کەمی خێنە سەر نامانەوێت وەکو شوێنانی کە خێرێکی زۆری بخێنە سەر و نرخی پشکنینەکانمان زیاتر بێت لە چاو شوێنانی ترا ئێمە کەمترین قازانجی لێ وەرەگرین و کوالیتیەکی بەرز بەخشین تا چەند خزمەت بە خەڵکەکە باشە شکۆر باشە بەخشین یارمەتی خەڵکە دەن و پاکوتە و خۆش و عادن وەڵا الحەمدلە ئیشەکانیان باشن و سوپاس بۆخوا بەڵام وەکو خزمەت گوزاری وەکو پین باشن و دوای ئەویشە خزمەتێکی باشیان کردووە لە ڕاستیە هەموو شتەکانیان باتڵە لە ڕاستی کوالیتی ئیشەکانی دەرمانەکانیان الحەمدلە دەرمانەکانی بەعام باشن هەتا فەحس و شتەکانیان متدایمت حتا دایمە لە خستەخانەش بۆ منووسن ئەمە لە بەخشیرێکم وەکو خۆ نیارە ڕخنەیەک بوویان بۆ بەرە پێشبردننی شوکارەکانیان وەلا وەکو ڕخنەم نییە من لە ڕاستیە چونکە تم دایمە کارمەندەکان کەس لە پێشی کەسە ناڕە کەس ناکەنە دوای کەسە ئەوەی کە زۆر بۆ نمونە یعنی بوێت نەخۆشیەکەی بە نەوعێک بێ زیاتر پرس بە خەڵکەکە نەمجا ئەمە مانە زۆر شتێکی باشن سەرتا بەخێربێن ئێمە و بەشی تیشێک لە کۆمەڵگەی پزیشکی بەخشین کە ماوەی 6 ساڵە خزمەتی هاوڵاتیانی شاری هەڵەبجە و دەوروبەری یەکەین و ئەو نەخۆشانی کە سەردانمانەکەن توانیمانە ینی بە ئاستێکی باش کارەکانمان پەرە پێ بین و یارمەتیان بین و ئەو کەسانی کە توانای مادیان کەمە توانیمانە هاوکاریان بکەین لە ڕێی ئیدارەوە و خۆمان توانیمانە ئەو کەسانەی ئەو کە حاڵەتانەی کەیان لە دەرەوە توانیمانە ئیشتێکیانمە بکەین و لە زۆربەی دکتۆرەکان ڕازین لەم بەشە کە لە نەخۆشەکان زۆر جار لە دەرەوەی کۆمەڵگەکەەوە یان لە شار و شارۆچکەکانی ترەوە یان بۆ ئێرە لەسەر کارەکانمان ڕازین و توانیمانە لەم ماوە دوور و درێژە کە ئەو فەراقی کە لە هەڵەبجە هابووە بتوانین پڕیکەین و لە چاو سعریشا لە تاو شوێنەکانی ترا سعرمان هەرزانترە و کوالیتی جیاز و شتەکەیش باشترە و کە ئێمە بە جیازەکانمان CR و زۆر جار لە
کەرتی حکومیشە کە جیاز و شت کێشەی بۆ دروستە بیان هەر هۆکارێکە بێن نەخۆش ناتوانێت لەو ڕێوە پێویستی بە ئەشعەیەەکە بێ لێوە بۆی دابینراکرێت ڕوو دەکاتە کۆمەڵگەی پزیشکی بەخشنی ئەمەش هاوکاریانەبین و بە سعرێکی هەرزان لە چاو شوێنەکانی ترا خزمەتیانەکەین و هەر کەسێکیش هاوکاری بوێت هاوکاری زۆر کەس کرا و لە چەند بۆنیەکیشە داشکانی بەرچاومان هەبوو بۆ کەسانی کە سەردانمانەکەن. بەڵێ سەرتا دەستخۆشتان لەکەم بەڕاستی نەخۆشخانەی بەخشین نەخۆشخانێکی زۆر سەرکەوتووە لە بواری دەرمانخانە و هەروەها سنتەریدان و هەموو بەشەکانی تریش و هەروەها توانیوێتی خزمەتێکی باش بە کۆمەڵگە بکات لە هەم لەلایەنی مادیەوە و لەلایەنی تەندروستیشەوە کە باشترین دکتۆرەکانی لێە. دەستان خۆش بێ خزمەتێکی باشیان کردووە درێغیان نەکردووە دەستان خۆش بێ هیوادارم زیاتر خزمەت بکەن خزمەتەکانتان جێگەی ڕێزە بەڕاستی دەستان خۆش تا چەند لە کوالیتی دەرمانەکانیان لە ئیشوکارەکانیان ڕاست زۆر دایم تابعام کردووە لە سیعرەکانە زۆر باشتر تاریخەکانی یعنی دەرمانەکان کوالیتیان زۆر بەرز و باشە دەستان خۆش بێ و هەست سەرکەوتوو انشاءڵڵا. پێشنیارێ ڕخنەیەک بۆ باشترکردنی کارەکانی بەخشین چێتەوە وڵات هیوادارم دکتۆری هەوڵبەت دکتۆری باشتر لە بوارەکە بێنن نەهینۆ خەڵکی پەکی ئەوەی نەکەی بڕە بۆ سلێمانی بۆ شوێنەکانی کە شتێکی زۆر باشترە. یەکێک لەو دکتۆرانی کە لە کۆمەڵگەی پزیشکی بەخشین دادەنیشێت دکتۆر کەمالە کە پزیشکی نەشتەرگەری گشتیە ئەسمەلای دکتۆر سلااوت لێبێ لێبێ بەخێر بیستر چاوم سلامت بیت باسی کۆمەڵگەی پزیشکی بەخشین بۆگەی ماوەی 5 ساڵ کراوەتەوە دامەزراوە پێم بڵێ تا چەند توانیوێتی خزمەت بە خەڵک بکات لە سنوورە. ماڵێ بەخێر بن سەرەتا کۆمەڵگەی پزیشکی بەخشین ماوەی 5 ساڵە کراوەتەوە لە چەند ڕوویەکەوە خزمەتی باشی بە هاوڵاتیان کردووە. یەکەم لە ڕووی کاتەوە کاتەکەی بڵێن شوێنەکانی کە کلینیک و عیادەکانی کە تا کاتێکی دیاریکراو هەن ئەم کات تا کاتێکی درەنگتر هەیە ئەمەش نەبێتەوەی فریای کۆمەڵی نەخۆشکەوە کە لە شەوە پێویستیان ببینی پسپۆر هەبێت چونکە هەنێ لە پسپۆرەکانمان تا درنگانێکی شەو ئەمێننەوە. دووەم لە ڕووی مادیەوە ئیسفادێکی زۆر بۆ نەخۆش هەیە و زۆربەی نەخۆشەکان ئیسفادەی لەکەن بە نمونە من خۆم لە پسپۆرەکەی خۆمان نەخۆشی وا هەیە کە نەشتەرگەریکی زراوی بۆکەم بۆ نمونە لێرە پسۆڵێکی 30,000 بڕێک لە ڕووی مادیەوە لە چاو کلینیکەکانی تر و شوێنەکانێکە بڕێکی مادەی کەمە کە ئەو نەخۆشە ئەگەر بێت و بچێتە سلێمانی و هەر بە ئەم سەرۆسەرەکە لەوانەیە 100,000 زیاتری بڕوات یا ئەگەر بێت و لە شوێکی تایبەتاویکە 600,000 بۆ 800 بوو زیاتریشی ئەڕات. و لە ڕی پسپۆرەکانیشەوە کۆمەڵێکی زۆر لە پسپۆرەکانی لە هەمان شوێناتیایە کە ئەمەش یارمەتی دەرێکە بۆ ئەوی نەخۆش لە کاتێکی زۆر سارد زۆر گەرم باراناوی ئەگەر من یەتە لامەوە و ئیشی من نییە بینێرمە پسپۆرێکی تر پێویست بۆ ناکە بۆ شوێنێکی دوور بڕات لەوانەیە لە هەمان کاتە لە هەمان شوێنە ئەو پسپۆڕێ هەبێت و ئیسفادە بە نەخۆشەکە بگەێنی. دکتۆر کەمال ئێوەکو پزیشکێک تاچەند لە کوالیتی شوکارەکان و بەتایبەت لە کوالیتی دەرمانەکانیان ڕازی. وەڵام من تا ئێستا بە نسبەت خۆمەوە هەموو شتێکم لە لاپەسەند بۆ باش بووە ینی بە بەراوردکەین بە شوێنەکانی کە لە ئاستێکی زۆر باشایە کوالیتی دەرمانەکانیشان زۆر باشە چونکە ئەوان ئەوە کە ئەیهێنن ئەوە نییە شتێک بهێنن نرخێکی زۆر هەرزان بێت و کوالیتێکی زۆر خراپی هەبێ چەند نوع و کوالیتێک دانراوە زۆر بەجار نەخۆش لە وڵاتی ئێمەشایتر چونکە شێوازی سیستمی سحەکە ئاوایە نەخۆش خۆی اختیاریەکە چیەوێت ئیتر ئەوختە کوالیتی و هەڵبژارنەکە کەوتە سەر نەخۆشەکە بەڕاستی لە هەموو هەرێمی کوردستان و عێراقیشا کوالیتی دەرمان کەوتوتە سەر اختیاری نەخۆشەکە خۆی ئەوە اختیارەکە کوالیتەکە کە خراپە بەڵام ئەوان هەموو ئەنواع شکاڵ ینی کوالیتیان داناوە بە کوالیتیە براندە چاکەکانیشەوە. من خۆم بەڕاستی زۆر ئاسوودە و ئارام لێرە کە دەوامەکەم هیچ کێشەیەکم نییە نە لەگەڵ ئیدارەکە ولا نە لەگەڵ لە شێوازی نەخۆشببینینەکە و تاکە ئومێدێکیشم ئەوەیە کە بەخشین هەیە بۆیە تااقەتم هەیە کە لێرەوە لە پاش دەوام
بەم سیستەمەی ئێستا کە عادە جیایە لە بەشی حکومی تەنها لە بەخشی ناتاقەتم هێدەوام بکەم ئەگینا تااقەتی بازارم نیە چونکە خۆم پێشتر کلینیک و عادی بازاریشم هەبوو دامخست و هاتوومەتە ئێرە و زۆر مرتاحیشم لێرە.